ستاوتە لێبێت بینەرانی کورسات نیوز لە ئەڵلقەی شینەوەی پانۆراما بە ئێوەی بەڕێز گەیشتینەوە تەوەریەم شەومان بۆ قسە و باسکردنە لەسەر پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی. لە ئێستادا کابینەی نوێی حکوومەتی عێراقی کە لەلایەن ڕاستپێرا و مستەفا کازمێوە کابینەکە تا ڕادەیەک ئامادەکراوە و کاندیدەکان تا ڕادەیەک ئامادەن و لە سەروبەندی ئەوەیە کە ناوی کاندیدەکانی بنێرێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆی کە لە ماوەیەشی نزیکدا کۆبوونەوەیشی ئەنجومەنی نوێنەران ڕابگەێنرێت و تێیدا دەنگ بدرێتە کابینەکەی مستەفا کازمی. بەڵام لە ئێستادا بەپێی ئاماژەکانەوەی کە چاودێران خوێندنەوەی بۆکەن و قسە و باسی لەسەرەکەن، ینی ئەستەمە تاوەکو ئێستا کابینەکەی بنێرێتە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق مستەفا کازمی. لەبەرەوەی ناکۆچی هەم لە نێوان ماڵی شیعەدا هەیە، هەم لە نێوان سونەکانی شا بە هەمان شێوە ناکۆچی هەیە. بەڵام ڕایشی دیکەش هەیە کە دەوترێت ئەگەر ناو ئەندامانی کابینەی نوێی مستەفا کازمی بنێرێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێدەچێت ینی دەنگی پێویست بێنێت و کابینەکەی سیقە و متمانەی پەرلەمانی عێراق وەربگرێت. ڕۆڵی کورد لە دەنگدان بە کابینی مستەفا کازمی چی دەبێت؟ ڕۆڵی لایەنە شیعەکان لە ئێستادا چۆنە بۆ دەنگدان بە کابینی نوێی حکوومەتی عێراقی؟ سونەکان چۆن ئەتوانن بەشدار بن؟ ڕۆڵی هەرێمایەتی و نێودەوڵەتی و ئەمریکا و ئێران بە تایبەتی لەسەر دەنگدان بە کابینەکەی مستەفا کازمی چۆنە بێت؟ لە ئێستادا ئەگەر هاتوو دەنگ نەدرا بە کابینەکەی مستەفا کازمی، سیناریۆکانی دوای ئەوە چی دەبێت؟ ئێمە گفتوگۆکەین بە میوانداری هەرێک لە میوانەکانم بەڕێز کاک ئازاد دۆسکی، دکتۆر ئازاد دۆسکی، چاودێری سیاسی بەخێربێت دکتۆر کە لە سودۆ لەگەڵمان سوپاس دەکەین. هەروەها بڕیارە کە مەریوان نادریش ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵم بێت، هەر کات ئامادە بوو دەچینە لای کاک مەریوان نادریش. کاک ئازاد دیارە وەکو ئاماژەم پێدا، یعنی کابینەکەی مستەفا کازمی ئامادەیە و چاوەڕێکرێت بنێرێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵام ینی مشت و مڕە سیاسیەکە زۆر قوڵترە لەوەی کە ئێمە چاوەڕێیەکەینەوە تا لە بەغدا، ینی کۆبوونەوەکان چڕوپڕە، ناکۆشی لایەنەکان بەردەوامە و بە تایبەتی ناکۆشی نێو ماڵی شیعەش بە هەمان شێوە بەردەوامە لەسەر دەنگدان و متمانەدان بە کابینەکەی مستەفا کازمی. کۆی ڕووداوەکان چۆنە بینی دکتۆر ئازاد؟ بەڵێ دەست خۆش کاک هاوڕێ، ئێمە ئەگەر پرسیارەکەی بەڕێزت پەیوەست بکەین بەوەی کە بۆچی کابینەکەی بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدی دەستی لە کارکێشەیە، چونکە ئەمە عملیەکە پەیوەستە بەوەی بە تایبەت من وا ئەبینم کە ئێستا وەکو چۆن بڵێ عملی سیاسی بەعام لە عێراقدا ئەوەی کە بەڕێزت ئاماژە پێکرد ئێستا کابینەی مستەفا کاظمی لە پێشدەوە بگرە بەیانی جەلسەی پەرلەمان ئابەسترێ دەنگۆی ئەوەیە کە ئێمە دیشمان، یعنی شێوازی وەکو چۆن بڵێ تەکلیفکردنی مستەفا کاظمی جیاواز بوو لە محەممەد تەوفیق عەلاوی و لەگەڵ زورفیشە ئێمە لەبیر نەکەین، یعنی لە کاتی پێدانی تەکلیفەکردن لەلایەن سەرۆک کۆماری عێراقەوە بگرە زۆربەی کوتلە هەرە بەهێزەکان یاخود گەورەکان لە عێراقدا بەشدار بووم. وا دەرکەوت کە سەرەتا ڕەنگە زۆر بە ئاسانی عملیەکە تێپەڕێت و بتوانێت متمانەی پەرلەمان بەدەست بێنێ. بەڵام کاک هاوڕێ، من ئەوەی کە بەڕێزت ئاماژە پێکرد زۆر بەداخەوە من وا ئەبینم ئەگەر سەری بەرنامەی کاری بەڕێز مستەفا کاظمی بکەی، یعنی بگرە لە خاڵی زۆر لە واقعی عێراقا جێبەجێکردنی ئەم بەرنامەکارە، چونکی پەیوەستە ئێمە لەبیر نەکەین ساڵێک ئەگەر ساڵ و نیوێک ئەبێ هەڵبژاردن لە عێراقا ئەنجام بدرێ. ئەمە خاڵێکی گرنگ. خاڵی دووەم کە زۆر گرنگە، من پێم وایە بە تایبەت حزبە شیعەکان یاخود بۆکو چۆن بڵێ مستەلاحێکی سیاسی ئەوانەی پێڵێن شیعەی سیاسی لە عێراقدا بەداخەوە لە دوای بەڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسی کۆرۆنا شتێک لەبیر کراوە کە پێڵێن ساحەکانی خۆپیشاندەران و تەحریر و ئێمە ئەزانین پێش ئەم کۆرۆنایە ڕەنگە ساحەی تەحریر و حەلبوسی و ئەوانەی کە لە بەغا بە تایبەت لە پارێزگای بەسڕا بێخۆت ئەوانە من پێم وایە ئەم چەند دوو ڕۆژەش بە تایبەت خۆپیشاندەران کەوتونەتە خۆ کە دیسان ڕەنگە چکە ئێمە لەبیر نەکەین بۆ کاک هاوڕێ، چکی ئەم کاندیدی حزبە شیعەکانە ئێمە لەبیر نەکەن، یعنی دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی لە ژێر زەختی جەماوەرا بوو. لەبەرەوە من پێم وایە دوجار شەقام دکتۆر ئازادی ڕۆڵێکی نەمایانی لە دیاریکردنی کاندید یاخود دەستنیشانکردنی هەر کاندیدێک کە ینی شیعەکان
لە نێو خۆیاندا ئەوان سیقی پێ بکەن و دوجاری شەقام بە هەمان شێوانی سیقی پێ بکە. من مەبەستم لێرەیە کە ئەمەوێت پێوەستی بکەم لە مەتاڵیبی شەقام لە بەرنامەی کارەکەیە کە ئاماژەی پێکردووە. یعنی یەکێک لەوانە کە ئەڵێن خۆپشاندەرەکان کە ئەڵێت ئەبێت نابێت بە هیچ شێوەیەک چەک لە ژێر دەستی میلیشیەکان نەبێ. ئێمە لە عێراقا لە بیر نەکەین کاکاوڕێ زیاتر لە 80 میلیشیای وەکو چۆن بڵێ تابعی شیعی هەیە لە عێراقا، یاخود دادگاییکردنی ئەو کەسانەی کە بەرپرس بوون لە خۆپشاندەران بە چەندین قوربانی و هەزارا برینداریانە. لەبەر ئەوە من پێم وایە من ئەمیست بەس خاڵێک بەوە ئاماژە پێ بکەم، ئەگەر کازمی حسابی ئەبێ حساب بۆ ئەوە بکە ئەگەر هات و دیسان شەقامەکان یاخود چۆن بڵێت سەحەکانی خۆپشاندەران لە بەغدایە کۆم بوو دیسان بەو گەرم و خڕۆشیە بەخۆ بینی، من پێم وایە ڕەنگە بە هەمان ئەمە ڕەئی شخصی منە ڕەنگە بە هەمان کابینەکەی عادل عەبدولمەهدی تۆمە بەسەوەیە لە کاتێکە ئەگەر متمانە ژۆر بگرێ لە ئەنجومەنی شەقام جوڵێنرایەوە لە دژی یاخود شەقام خۆی جوڵا متوانی لێسەرنەوە بەدڵنیایەوە کاک هاوڕێ ئەزانی چۆنە من ئەمی سەرەتاش ئەوەی بەڕێزت ئاماژە پێکرد پێدانی متمانە هەمووی عملیەی دستوریە و ڕێکاری دستوریە بەداخەوە، یعنی بەیانی کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراقا بەسترێ یعنی زۆر بەداخەوە دەستور کاتێک جێبەجێ ئەکرێت وەکو چۆن بە تایبەت لای کوتلە شیعەکان معەزەز و مکەڕەمە لە کاتێکدا کە ئیشیان بە دستور بێت و وەکو چۆن بڵێ دابەشکردنی کەحکە سیاسیەکەیە کێکە سیاسیەکەیە لە نێوانەیە خۆیاندا. لە بیر مەکەش کاک هاوڕێ یعنی لە دەستدانی وەکو چۆن بڵێ کە محەممەد تۆفیق عەلاوی یاخود زورفی نەیتوانی بڵێ متمان هەرتا نەگەیشتە پەرلەمانیش ئێمە لە بیر نەکەین بەڕاستی ئەم عملیە سیاسیە نفوزێکی شیعی سڕف لەسەر و ئەگەر تۆ من بۆچی ئەمەیە بەراوردێک بکەم و ترسم لە گەورەم لەوە هەیە کە وەکو بەڕێزت ئاماژە بکرد لە دوای پێدانی متمانەش بە زیندووکردنەوەی ساحەکانی خۆپشاندەران ڕەنگە کابینەی بەڕێز کازمی شکست بێنێت. دکتۆر ئێمە بیرمان نەچێت یعنی ئێسەوەکو پێشتری ژاماژەم پێداوە پرسیارەکەش وەها بوو، ینی بەشێک بە تایبەتی ئەمەگەر بازدا لایەنە شیعەکان بکەین، بەشێک لە لایەنە شیعەکان خۆیان متفقین لەسەر ینی کابینەکەی مستەفا کازمی و خودی مستەفا کازمی و ئەو کەسانی کە ئێستا دەستنیشان کراون بە وەزیر، بە تایبەتی لە نێوانەدا مالکی هەیە بەڕاستی کە بە تەواوەتی دژە لەگەڵ یاوە بە هیچ شێوەیەکیش بەشدار نەبووە لە کابینە وزارێکە. بەدڵنیایەوە کاک هاوڕێ منە بێمە سەر عملیە دستوریەکە کە لە ڕووی وەکو چۆن بڵێ وەرگرتنی متمانە ثیقە لە ناو پەرلەمان چۆن ئاماژە بکرێەوە لە دەستورە ئاماژە زۆر بەڕۆنی ئاماژەی پێکردووەکو بەڕێزت ئاماژەش پێکرد کوتلەی دەوڵەتی قانون بە سەرکردایەتی نووری مالیکی ئێمە زانین کە وەکو چۆن بڵێ ڕەنگە لە 25 بۆ 30 کورسی بەو ڕادەیە کوتلەیەکە گەورەیە یعنی تا بڵێ ڕادێک کوتلەیەکی تر لە ناو سونەکانە بە تایبەت تەحالوفی قووە کە عەفو ئەوە تەحالوفی وەتەنیە بەڕێز ئەیاد عەلاوی تەحالوفی قووە بە سەرکردایەتی حەلبوسی ئەکرێ سەرۆک پەرلەمانی ئێستا کە 50 کورسی زیاتریانەیە لەگەڵ ئەو 60 کورسیە کوتلێ بڵێ کوردستانیەکان و چەند کوتلەیەکی تری ئەمە لە بیر نەکەین سائیرونیش تا ئێستا کە هاوڕێ یەکێکە لە کوتلە هەرە گەورەکان خۆیان یەکلایی نەکردووە بە سەرکردایەتی موقتەدا سەدر لەنگە بینا و فەتح و جەماعەتی هادی عامری چۆن بڵێ بتوانێت نیسابە دستوریەکە تەواو بکە تێ ئەپەڕێ کابینەکەی مستەفا کازمی وەکو بەڕێزت ئاماژە پێکرد کە وەزعی عێراق هەموو کوتلە سیاسیەکان ئاماژە بەوە کە ئیتر زیاتر قبول ناکرێت. بەڵام لێرە پرسیار لێرەیە کاک هاوڕێ یعنی زۆر بەداخەوە ئێستا ئەگەر سەیری پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغا بکەی لێرە گرینگە دراسی ورد لەسەر بکرێت چونکە من بەڕێی من دستوری عێراق وەکو من ئاماژەم پێکرد بەداخەوە یعنی بەتایبەت لە دووخولەکەی نووری مالیکی وەکو چۆن بڵێت دەست پێشخەر بوو لە پێشێلکردنی ئەو دستورە تا ئێستاش بە نسبەت مافە دستوریەکانی هاوڵاتیانی پەیوەست بە هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە. پێویستە تیمی کوردی من نازانم ئێستا شان گەیشتۆتە ڕادەی ئەوەی کە بۆ پێدانی متمانە بە کابینەکەی کازمی هەروەها بۆ ئەو پرسە گرنگی کە ئێستا بەداخەوە کڕۆکی هەرێمی کوردستانی گرتوتەوە لەم بینە
لەم کات و ساتەیە کاکاوڕێ من بۆچی ئەڵێم کورد ئەبێ بەداخەوە یەکڕیزی نەبینینی یەکڕیزی ناوماڵی کوردی من هەمیشە ئاماژەم پێکردووە کە کوتلە عەرەبیەکان چ بە تابعی شیعە بێ یاخۆ سوننە بێ توانیوە ئەمە بۆ خوان بە وەکو چۆن بڵێ بە فرسەتێک بزانن کە ئەمڕۆ لە جێبەجێ نەکردنی مادەی 140 بێت ئەوەتە هەموو ساڵێک ئێمە زانین پرسی بوجە یاخۆ پرۆژە قانونی بوجە موازنە هەموو ساڵێکێتە ناو پەرلەمان ئەم بێنەوبەردەیە بە کورتەکەم بەداخەوە لێرەش خاڵێکی زۆر گرینگە لە بڕینی بە تایبەت ئەم بوجێ ینی زۆر بەداخەوە کاگاوڕێ ئەوانەی کە وەکو چۆن بڵێ تایبەتمەند بن لە بواری دستور و یاساکانە ئەخۆ من ئاماژەم پێکرد بەیانی سیقا ئەدرێت بەو بەڕێزە سەرۆکوەزیر عملیەکە بێ بە دستور تێپەڕێ باشە ئەگەر عملیەکە بە پێ دستورە کاکاوڕێ تۆ خۆت سەری دستوری عێراق بکەیت خۆ دستوری عێراق بەس باسی پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانی نەکردو لە سێ بابە پێک دێت بابی یەکەم بە درێژی و زۆر بە جوانی ینی دستوری عێراق یەکێ لە دستورە هەرە باشەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەردەمی خوا لێ خۆش بوو مام جەلالەدا ڕێژراوە یعنی من ئەمویست ئاماژە بە خاڵێکی یەک خاڵی گرنگ لە دستوری عێراقا بەداخەوە لە بڕینی ئێستا بوجەنە کاکە هاوڕێ چونکی ئەوانەی کە لە بەغان و ئەو بەڕێز پەرلەمانتارەش کە میوانە ئەزانێ تۆ ساڵانە کە بەداخەوە بوجەکەش لە حەڤە بووە بە 12 کە باسی پشکی هەرێمی کوردستان ئەکرێت سا 12کە خۆ ئێستا هەرێمی کوردستان ئەزانێ نەودابەزیوە ئەزانێ ئەم بەڵای کۆڕۆنا ڤایرۆسە بەڵاو بۆ تۆ هاتوۆ تۆ موچەی تۆ باشە زۆر جار کاکاوڕێ بەداخەوەکەش هەموو کات ئەم مەترسی لەسەرەکە بۆ بڕین و نەهاتنی بەڵێ اینجا من ئەمیست پێیوەستکەم بە دستورە تۆ بڕۆ بۆ مادەی 14 ئەزانی ڕەنگە زۆر بەداخەوە ئێستا بینەرەکان هاوڵاتیەکی بەسیط حەقی خۆیەتی ڕەنگە بڵێ هەر دستور قسە ئەکرێت و لەسەری و دستور هەیە و جێبەجێ ناکرێ ئەیکوا مافەکانمە مافی خوانە من 100 لەگەڵیان بەڵام من هەمیشە وتومە فەرمو ئەوەیە تۆ هەرێمی کوردستان و ئەم ساحەی خۆپشاندەرە ئەو هەموو مەشاکل لە سیاسیانەی لە عێراق ئێخۆ سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە کە دستور جێبەجێ ناکرێت زۆر جار وتومە ئەگەر حکوومەتی ئیتیحادی خۆی دستور جێبەجێ بکات ئێخۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لێرە بگرە بە پێچاوانەشەوە من ئێستا ئەمێ ئاماژێ پێ بکەم زۆر بگرێ ئێستا قەنەعەتێک بەداخەوە کولی بۆ دروست بووە بۆ هەرێم بۆ هاوڵاتیان کە ڕەنگە هەرێمی کوردستان لە نەناردنی نەوت بەرپرس بێ بڵێ ئەمە تا ڕادەیەکە بەڵام تۆ یەک شتی ترت هەیە ئەمە بە قانونێک ڕێکراوە قانونی موازنەیە کە هەرێمی کوردستان مولزمە 250,000 بەرمیل بنێرێ بەڵام حقوق و مافە سیاسیەکان و کۆمەڵاتیەکان و ئابووریە سەرەکیەکان ئەوەتە لە دستورە تەدوین کراوە عقدێکە لە نێوان تۆ هەر سوڵتەیەک حاکم بێ لە عێراقدا من ئەمیست پێیوەستکەم بە یەک مادەی 14 دستوری عێراق کاکاوڕێ ئەڵێ هەموو هاوڵاتیەکانی عێراق یەکسانن پێڵێن مەبدەئی مساوات بین المواطنين أو لا يجوز تمييزه بسبب عرقي ديني عن قومي لا آخرك أم فقر جرينجها على نبي جوازية كش تنانت لاني أبوريكو ملاتيش به باشا استا حكومتي اتحادي أو حكومتي دايكا باشا حكومتي هريمي كردستان إقليمك ببي دستور بشكلته إخو باشا موظفك طبيعي ليرة كتب بتوينتوي أميش مواطني عراقية ببي دستوري إيوه يعني زور بداخة وكاكاوري أوان كاتيك مشكلة بين لسر هريمي كردستان هندك برسينتوي أجولين ري باسي يك سيادة عراق وحدة أواناك أي باشا دواي يعني بداخة وكاكاوري هيجنا أبوها إلا بر أموي بقى كورونا أم چند مانجي بنارتبه يعني أمش موظف زۆر باشە دکتۆر ئازاد بەڵێ من ئەمێ دێمۆلات دواتر بۆ کۆمەڵێک تەور و پرسیاری دیکە هەر لەو ڕۆ دەستوری و یاسایەنەوە چکە زانم ینی بوارەکەی تۆ زیاتر وردەکاری تایە لە ڕۆوە بەڵێ بەدڵنیاییەوە چارەسەریشی هەیە کورد زۆر باشە ئەوە نیە یەکێک ئێستا بڕئیسی ئەمانەی مەجلیسی وزەرا بێت بوجەکە کە ئیشی نوێنەری پەرلەمانتارەکانی ئێمە لە هەرێمی کوردستان تۆ بەپێ دستور سێ سوڵتاتەیە قەڤایان ئیهمال کردووە بڕۆ بەپێ مادەی 93 دستوری عێراق بێ محکەمەی ئیتیحادی بەرپرسە
لە هەر منازعاتێک لە نێوان هەرێمی کوردستان و بەغا دروست بێ بە چه حەقێکەوە بە سیفەی ئیداریە بە ناوی ڕئیسی بۆ ڕۆڵی هەرێمی کوردستان بە تایبەتی لە یەکلایکردنەوەی ئەم کابینەیە کە ئێستا بڕیارە پێک بێنە بە سەرۆکاتی مستەفا کاظمی قسەی زیاترەکەین بەڵێ کاک مەریوان نادر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە بەغدا و لەگەڵمی ئەم کاتت باش ئەمێ بزانین لە ئێستادا مشتومڕەکان لە بەغدا لە نێو لایەنە سیاسیەکان چۆنە سەبارەت بە دەنگدان بە کابینەی مستەفا کاظمی کە بڕیارە بەم نزیکانە بنێرێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەم کاتتان باش، ئەم کاتی میوانە بەڕێزەکەتان و بینەرانی خۆشەویست باش. بێگومان ئێستا ئێمە وەکو نوێنەرانی کورد و نوێنەرانی باقی پارێزگاکانی تری عێراق گەڕاوینێتەوە بۆ بەغا بۆ دەنگدان بە کابینە وزاریەکەی مستەفا کاظمی کە لە 9 ئازاری ئەم ساڵ ڕاست پێدرا بۆ تشکیلکردنی ئەم کابینەیە. طبعاً ئێستا ئێمە چاوەڕی ئەو ئەکەین لە هەر لەحزەیەکە بانگهێشتی ئەندامانی پەرلەمان بکرێ بۆ دانیشتنی متمانەبەخشین بە مستەفا کاظمی، بەڵام بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراق ئەبێت 48 کاتژمێر پێش دانیشتنی پەرلەمان بۆ بەخشینی متمانە ئەبێ پەرلەمانتاران ئاگادار بکرێنەوە، بەڵام تاکو ئێستا بەڕەسمی ئاگادار نەکراوێتەوە جەلسەکە تەحدید نەکراوە. ئەوەنەی کە من زانیاریم هەبێ تاکو ئێستا مشتومڕ و گفتوگۆکان لەبارەی دابەشکردنی پۆستە وزاریەکانەوە بەردەوامە، یعنی تەخیربوونی کابینەکە لە ئێستاە پەیوەندی بە منهاجی وزاری و بەرنامەی حکومی مستەفا کاظمیەوە نییە. هێندەی مناقەشە و گفتوگۆکان لەسەر پۆست و لەسەر وەزارەتەکانە کام وەزارەت بۆ کام لایەن بێ هێندە لەسەر بەرنامەی حکومی کابینەکەی مستەفا کاظمی نیە لە کاتێکە بەڕاستی ئەوایە هەموو هێزولایەنە سیاسەکانی عێراق و هەموو پێکهاتەکانی عێراق مناقەشەی جددیان لەسەر کوالیتی ئەو حکوومەتە بکردایە کە دێ و بەرنامەی ئەو حکوومەتە ئایا تا چ ڕادێک لە ئاستی بەرپرسیارەتی ئەم قۆناغە سەختەیە کە عێراقی پێ تێپەڕێ، بەڵام ئەوەی کە من ئاگدارم زیاتر گفتوگۆ و مشتومڕەکان لەسەر دابشکردنی پۆستەکان و لەسەر وەزیر و وەزارەتەکانە. لەبەرەوە ئێمە چاوەڕێواکەین دیارە ئەو گفتوگویانە کۆتاییان پێبێ و ئەندامانی پەرلەمان ئاگادار بکرێنەوە بۆ دانیشتنی متمانەدان بە کابینەکەی مستەفا کاظمی. بەڵێ کاک مەریوان، ئەوەی کە ئێمە ینی جۆمان لێ بووە لە زاری ینی بەرپرسانی باڵای لایەنە سیاسیەکانەوە بیستومانە، ینی تا ڕادەیەک کورد و سونەوە بەشێک لە لایەنە شیعەکانیش لە هەم حکوومەتەکەی مستەفا کاظمی کە یعنیەوە تا ئێستا خەریکە ڕابگەێنرێ و دەنگی پێ بدرێ، هەم ئەندامانی کابینە وزارەکەشی تا ڕادەیەک یعنیمانە لێ ڕازین و یانێ و متمانی پێ بدەن. ئەوەی کە گرنگەوە ئەوەی کە ناکۆکە لەسەر کابینەکەی ینی بە دیاریکراوی چیە نێو ماڵی شیعە خودی خۆیانن یاخود هەندێک لایەنی دیاریکراوی دیکەی دەرەوەی ماڵی شیعەشن؟ بەڵێ طبعاً ڕەزامەندی سەرتا بێ مەسەر ڕەزامەندی کورد و سونە. ئێمە وەکو کورد قسەی لەسەر بکەین، ڕەزامەندی ئێمە ڕەنگە نەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئایا ئێمە بەڕاستی کاندیدانی کابینەکەی مستەفا کاظمی وەرگرتنی پۆستە وزاریەکان بەلامانەوە پەسەندن و ڕازین لەسەر هەمویان، ڕەنگە علاقی بۆەوە نەبێ، بەڵام کورد بە شێوەیەکی بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم کەیسەیەکە. خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوو کە محەممەد تۆفیق عەلاوی و عەدنان زولفی ڕاست پێدران بۆ تەشکیلکردنی کابینە وزارێکە و سەرکەوتوو نەبوون، کەم تا زۆر تەنانەت لە کابینەکەی عادل عەبدولمەهدیش زۆر جار کورد ینی اتهام ئەکرا بە تایبەتی لە کاتی خۆپێشاندانەکانی عێراق بەوەی کە ئەوەنەی لە خێروبێری عێراق بەشداری ئەکات و پەلاماری ئەدات و داوای ئەکار ڕەنگە ئەوەنە لە هەڵگرتنی بەرپرسیارەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی و قەیرانیان ڕۆی لە عێراق کات هەست بە بەرپرسیارەتی ناکە ئیتیهامەکراین بەمانە، بەڵام ئێمە لە سۆنگەی ئەوەی هەست بە پرسیارەتی قۆناغەکەین کە عێراق بە بارودۆخێکی قەیراناوی زۆر سەختە تێپەڕێ و ئێمە تۆمەتبار نەکرین بۆەوەی کە لەگەڵ تەشکیلکردنی کابینەی حکوومەتی عێراقی نین، چونکە ئەم کابینە کاربڕێکەرە بووەتە سەبەبی پەکخستنی زۆربەی زۆری پرۆژەکان و کاروبارەکانی وەزارەتەکان. بۆیە ئێمە هەوڵە دەین بە کەمترین بربەست و ئەرقەلا ڕوبەڕووی متمانەدان بەم کابینێ ببینەوە، هەرچەندە ڕەنگە تێبینیمان هەبێ هێشتا وەکو پێویست لایەنە سیاسی کوردیەکان
نوێنەری قیاداتی سیاسی با بڵێن قیادی سیاسی کوردی بە شێوەیەکی یەکڕیز و کۆدەنگی ڕەنگەدانەنیشت بێتن لەگەڵ مستەفا کازمی و لایەنە بەرپرسەکان بۆ مناقەشەکردن لەسەر ئەجەندای ئەم کابینەیە و ڕؤیە و دیدی ئەم کابینەیە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە ئێستحقاقاتی هەرێمی کوردستان ئێستحقاقاتی قانونی دەستوری ئەمنی اقتصادی و هەموو ئەمانە هێندەی مەسەرەن مناقەشە کراوە لەسەر کاندیدەکان ڕەنگە دەرفەتی ئەوە نەبوو بێ مناقەشە لەسەرەوە بکرێت کە ئەوایە ئێمە مناقەشەمان لەسەر ئەمە بکردایە زیاتر بەڵام بەداخەوە مستەفا کازمی تیمێکی نییە بۆ دانوستاندن و بۆ گفتوگۆ تاگلایانانە بەدەستە جەمعی کار ناکات تاگلایانە کارەکە ئەوەی کە علاقی بە شەقامی شیعی و بە کوتلی سیاسی شیعیەوە هەیە ئەوان من پێم وایە زیاتر کێشەکەیان کێشی ناوخۆیی خۆیانە و ڕکابەریە لەسەر پۆستەکان ئایا کام وزارت بۆ کام لایەن بێت چونکە ئەوەی کە من زانیاریم هەیە هەم ئەمریکیەکان و هەم ئێرانیەکان پێیان خۆشە ئەم کابینەیە تەشکیل بکرێ ئەوەی کە من زانیاریم هەبێ هەرچەنە لە ماوەی ڕابردووە لەلایەن حەزب اللهی عێراقیەوە مستەفا کازمی تۆمەتبار کرابەوەی کە ئەمە مڕەشەحی ئەمریکیەکانەوە دەستی هەیە لە تیرۆرکردنی هەندێک قیاداتی شیعی تۆمەتبارە کرابەوەی کە زیاتر پشتیوانی ئەمریکی هەیە بەڵامەوە ئێستا بۆمان دەرکەوت ئێرانیەکانیش پەلا ئەکەن لەوەی ئەم کابینەی مستەفا کازمی متمانی پێ بدرێت لەبەر ئەوەی پێیان وایە تێکچوونی بارودۆخی عێراق کە ڕەنگە لەمە زیاتر هەڵ نەگرێ و نەتوانرێت کۆنتترۆل بکرێ تەسیراتی زۆر سلیبی و خراپشی هەیە بەسەر ئێرانە بۆیە ئێران لانی کەم بۆ ئەوی جۆرە لە جۆرەکان لە تەنسیق و هەماهەنگیا هەیمەنی بەسەر بەشێک لە ئیرادەی دەوڵەتداری عێراقەوە هەبێ پێی خۆشام کابینەیە لە ئێستا تێپەڕێنرێتەوە زیاتر تەخیر نەکرێ و ئەمریکیەکانیش لە ڕێگەی نوێنەریانەوە نوێنەری نەتەوەی گروتەکانیش جنین بلاسخار داوایەوە کات کە ئەبێ لە زووترین کاتە ئەم کابینەیە تەشکیل بکرێت لەبەرەوەی کە چیتر کات لە بەردەمی عێراق نەماوە بۆ ڕووبوونەوەی ئەم قەیرانە ئەمنی و قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا و قەیرانی تەندروستی و ڕووبەڕووبوونەوەی یان وەڵامدانەوەی داواکاریەکانی خۆپێشاندەران و شەقام و تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا کە لە خزمەتگوزاری لە سایی ئەم کابینێک لە دوایەکانی عێراق بێبەش بوونە. بەڵێ دەست خۆش کاکمەریوان دواتر دێمەوە خزمەت جەنابێت بەڵێ دکتۆر ئازاد وەکو کاکمەریوان ئاماژەی پێدا ئێمە گەر باز بە تایبەتی لە ڕۆڵی کورد و بەشداری کورد و دەنگدانی کورد بە کابینەکەی مستەفا کازمی بکەین کاکمەریوان ینی خاڵێکی جوانی ئاماژە پێدانی کورد ینی لەم کاتانەدا ڕاستە کە مستەفا کازمی تیمێکی دانوسان و گفتوگۆی نییە بەڵام کوردەوە تا بە هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی بە بەرپرسیارەتی بەرامبەر بەم دۆخە ئاڵۆزی کە عێراق پێدا تێپەڕە بێ بۆی کە عێراق لە فەراغی دەستوریدا نەبێت ئەوە تا هاتۆتە پێشەوە و ئامادەیە کە دەنگدا بە حکوومەتەکەی مستەفا کازمی کورد ئەتوانێت ڕۆڵی یەکلاکەرەوە بینێت لە نێو ئەنجومەنی نوێنەران بە دەنگدانی بە کابینەکەی مستەفا کازمی بەڵام دوجار کاتێک کە کابینەکە پێکدێ کورد دەتوانێت چۆن دانوستان بکات لەگەڵ تیمی حکوومەتی مستەفا کازمی و دەستێنانی مافەکانی بەڕاستی دەست خۆشکا کاوڕێ پرسیارێکی زۆر جوانە لە جێگای خۆیەتی خۆ کورد نەک لە دوای ڕوخانی سەدام کورد بەشێک بوو لە عاملەی معارەزەی عێراقی لە ڕوخانی ڕژێمی سەدامە یعنی زۆر بەداخەوە من متفقم لەگەڵ بەڕێستا و لەگەڵ بەڕێز کاکمەریوانە ئەوەی بەڕێزی ئاماژەی پێکرد و ئەوەی بەڕێزیشت ئاماژە پێکرد کە کورد چۆن لەم مەرحەلەیە تێپەڕێ زۆر جار ئێمە تۆمەتبار ئەکرێن لەلایەن کورد لە عەرەبیەکان چ بە تابعی شیعی بیان سونی بێ ڕەنگە کورد دەست پێشخەر ببێ لە پێشەلکردنی دستورە کاکمەریوان ئاماژە بە خاڵێکی گرنگی کرد و منیش سەرەتا ئاماژەم پێکرد کاک هاوڕێ یعنی دیسانیەتەوە سەر ڕائیەکەی خۆم ئەم کاندیدکردنی ئەم بەڕێزە لە ناو ڕەحمی وەکو چۆن بڵێ داواکاریەکانی هاوڵاتیانی عێراقی با بە دستوری قسە بکەین بە قانونی قسە بکەین هەموو جار ئەوان ئەڵێن کوردوا و دستوروا و قانون با زۆر سەریح بین کاک مەریوان بەڕێزی ئەزانێ کە لە پێش کۆرۆنا و ئەوانە
ڕەنگە کازمی خۆی لەلایەن ساحەکانی تا ئێستا لە تەحریرە ڕەت کراوتەوە ئەمە واقعەیەکە کەعکە سیاسیەکەیە کاک هاوڕێ ئەمە من متفقم لەگەڵ کاک مەریوانە خۆ حەنان فەتلاوی لە یەکێک لە دەستگایەکانی ڕاگەاندن وتی عملی سیاسی لە عێراقا کێکێکی سیاسی هەر کەسە و حسەی خۆی ئەبات و لە تەنیشتیشی سەرکردەیەک لە کوتلەی عێراقیە کە ئێستا وەتەنیە کە ئەیات عەلاوی سەرکردایەتەکە لەبەر ئەوە کاک هاوڕێ من دیسان من ئاماژەم پێکرد ئەم بەڕێزە زیاتر هاتووە وەکو کاک مەریوان وتی چۆن محاسەسە زین چۆنە شیعەکان لە عێراقا نەیانتوانیوە لە هەویەی تایفی لابن بە تایبە وە لە ناو شیعەشدا دابشکردنی پۆست و مەناسب و ئیمتیازات و ئەوانەیە من متفقم لەگەڵ بەڕێز کاک مەریوان ڕەنگە درەنکەوتنی پێکێنانی حکوومەتی کازمی خۆ لەبەر هاوڵاتیەک نەبێەوە لە ساحەی تەحلیل دانیشتووە داوای جێبەجێکردنی دستور و مافەکانیەکە بۆ ئەو کەعکە سیاسیە بۆ ئەو کێکە سیاسیە کە ئایا بینا چی ئەخوازێ دەولەت القانون چی ئەوێ سائیرون چی ئەوێ یعنی نمونەیەکی زۆر بەڕێز کاک هاوڕێ زۆر یعنی ئاشکرا عەفو ئەمێ ئاماژە پێ بکەم لە سەردەمی حەیدەر عەبادیە خۆ حەیدەر عەبادی خاون کوتلە نەبوو ڕەنگە 500 دەنگیێنا و بوو بە سەرۆک وەزیر دوای ئەوە هاو ئیسیسماری کرد بە عەمەلیە سیاسیەکە و کوتلەیەکی پێکێنرا و ڕەنگە نزیکی 30 بۆ 50 کورسی ئەمە مانای ئەوە ئەگەێنێ لە عەمەلیە سیاسی لە عێراقا ئیجهاف ئەکرێ یاخود ئیستیغلال ئەکرێ هەر کاتێک ینی وەکو کاک مەریوان ئاماژەی پێ بکرد بڕوا بکە وانە یعنی نەک لەبەر ئەو مافە دستوریەکانە ئەمە ئێستا ڕەنگە تا ئاخیر دەقە من دڵنیاشم ئەوەنەی من چاودێری ئەەکەم بگرە هاوکێشەکانی دابشکردنی پۆستە سیاسیەکان لە عێراقدا بگۆڕێ تا ئاخیر دقەی جلسەی پەرلەمانیش و پێدانی متمانە خۆی مەزانین لە دەورەکەی ترە ئەوە بوو بگرە ئێستا کاک مەریوان بەڕێزی لە بەغایە زانێت پۆستی وەکو چۆن بڵێ وەزارەتی دارایی کە لە سیادیەکانە ڕەنگە لە کورت وەربگرێت و پۆستی وەزارەتی دەرەوە پێ بدرێ لەبەر ئەوە هاوکێشەکان وەکو چۆن بڵێ ئێستا کۆبوونەوەی گەرم و گۆڕ ئەکرێ باشە دکتۆر ئاساد بنەمە یەک پرسدە جەناب بکەم چەند قسەکانیشە پێ بڕم ینی ئەمە وەرگرتنی پۆست و ینی کابینە بڵین بۆ نمونە پۆستە وزارەکان لەوە چێ بۆ سونە و تا ڕادەیەک شیعە ینی ئەویان بەلاوە گرنگ بێ بەڵام ینی خۆ کورد ئەخۆ پێویستە شەڕی پۆست و پلەپایە بکە یاخود دەخێر شەڕی بەدەستێنانی مافە دەستوری و یاسایەکانی بکە کە هەموو ساڵێک و هەموو کابینەیشی حکوومەت یعنی تا تووشی گرفت و کێشای بێتەوە لەگەڵ بەغدایە لە بڕینی موچە بودجە ینی ماف و داواکاریەکانی دەست خۆشکاک هاوڕێ پرسیارەکە و بەڕێزە زۆر لە جێگای خۆیتی بەڵام من ئەڵێم بەداخەوە کوت لە سیاسیەکان بە هەموو پارتە سیاسەکان لە عێراقا و بە تایبەت لە ژێر قوبەی پەرلەمانی ئیتیحادیە تا ئەو سەردەمەی کە خوالێ خۆش بوو لە ژیانە بوو لە زومنی عملیە سیاسیەکە بوو یەک ڕیز و یەکدەنگ بوو کاک مەریوان ئەزانێ بە ناوی کوتلەی تەحالوفی کوردستان بۆچی ئێستا سونە خۆی کۆ بکاتەوە بە ناوی کوتلەی قووا پێک بێنێت و حەلبوسی سەرۆکایەتی بکە ئەمەی کە بە ڕێزت وتت کاک هاوڕێ یعنی ئەمە زۆر جار ئیتیهامەکرێن بە گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی یعنی بە پێ راپۆرتەکان بێ ئەمە لە مانگێکە گەندەڵیەک لە عێراق کراوە بەس بۆ سەفقەیەک لە وەزارەتی کشتتوکاڵی عێراقی بۆ کڕینی سیر لە عێراقا نازانم بابەتی کشتتوکاڵی 4 میلیارد دلار دیناری عێراقی دیار نییە ئێستا دەنگۆی ئەوە هەیە کە کاک مەریوان ئاگادارە هەرچی ئەو ناوە گەندەڵانەی کە مەطلوب لەلایەن لیژنەی نەزەهای عێراقی باس لەوە ئەکرێت کە کۆمپیوتەرەکەی مەتاری بەغا دزراوە کە ئەوان بەرپرسن کاک هاوڕێ من ئەمێ ئاماژە بە خاڵێکی گرنگ ئەەکەم یعنی زۆر بەداخەوە ئەمەوێ یەک خاڵی تریش ئیزافەکەم دوێنێ یەکێک لە پەرلەمانتارە لە دەوڵەتی قانون لە یەکێک لە دەستگایەکانی ڕاگەاندن کاک مەریوان ئاگادارە کاظم السەیادی من قانونیم بەرپرسم لەم قسەیە بە عەلەنی و بە ئاشکرا باس لەوە ئەکات ئەڵێ ئەو موچە خۆرانەی کە هەرێمی کوردستان هەیەە هەر کوردێک لە سەردەمی ڕژێمی بەعسە تا 2003 مردە بێت ئەوە کورد کردوێتی بە شەهید و ئەمە بەداخەوە من بۆ ئاماژەم پێکرد ئەمە کاتێک تۆ ناوماڵی تۆ یەک ڕیز نەبێ بە کووت لە شیعەکان بگرێت ڕەنگە عملیە سیاسی بگۆڕێ بەیانی سونە لە تۆ هەڵبگەڕێ ئێمەزانی لە 2005 لەبەر ئەوە لێرەیە گرینگە کاک هاوڕێ یعنی لێرەش ئێمە وەکو ئەکادیمی تکام وایە لە کووت لە سیاسیەکانی کورد ئەوەی خوان پەیوەستکەن دستورە
هیچ نقاطی ضعف لە هەر ئیتیفاقێکی تابعی سیاسی هەبێ دواتر طابع قانونیەکەی پێ بدرێ وەکو موازنە ئیلتیزامی پێ بکەن هیچ نقاط نەخەنە بە بەیانی تا ئێوارە وەکو بەڕێزت ئاماژە پێکرد یعنی موازنە هەموو ساڵێکێت و ئەم پرسی بڕینی بووجە و قوتی خەڵک بەداخەوە بەغدا وەکو کارتێکی سیاسی کە ئێستا بە پێ مەعایرەکان یعنی کاکاوڕێ ئێستا ئێمە هەموو ئەو قسانە ئەکەین من زیاتر خۆم پەیوەستکەم کە ئێستا حاڵی واقعی خەڵک بڕوا بکە لەگەڵ ڕێزمان ڕەنگە 250 دینارێک نەخاتە بەرکی فەقیرێکی لەم وەسعە بۆچی من ئاماژەم پێکرد لێوە کاکاوڕێ تۆ حکوومەتی دایکی ئەمووی باء هەیە باشە تۆ کێشەت هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە شەخصە معنەویەکەیشی ئێخۆ ڕێکاری یاسایی هەیە ڕێکاری دستوریە خصومەی تۆ لەگەڵ پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بێ ئەمە مانای ئەوە نییە بە پێ دستور تۆ بیت وەکو چۆن بڵێ بەشی موچەی هاوڵاتیان چکەی بە نەتیجە بە پێ دستور ئەم هاوڵاتیانەی هەرێمی کوردستان کام پەرلەمانتارمان دیوە کاکاوڕێ هەموو جەرباسی سیادەی عێراقیەکەن یەک پەرلەمانتاری شیعە و سونە ئەوە کاک مەریوان لە بەغایە با بێ دەنگی خۆی بەرزکرد بێ بەداخەوە من تەنها ئەکادمیستێکم دیت بەڕێز تارق هاشمی بوو عەفو تارق الحرب بوو لە یەکێک لە کەناڵە کوردیەکان ئاماژەی پێکرد کە وەکو چۆن بڵێ لە خوبەڕائی قانونەکە بڕینی موچە جیاوازە لە بودجەی تەشغیلی و لە سا دوانزەکەەوەی حەڤەکە بوو بەدوان ئێتۆ خۆ هیچ نەبێت تۆ حکوومەتی دایکی ئەمە هاوڵاتی تۆ نییە بۆچی لە کاتی ئەزمەیەکی سیاسیە باسی وەحدە و سیادەی عێراقی ئەەکەی من ئاماژەم پێکرد مادەی چواردەی دستور مادەم ئەمە هاوڵاتی تۆیە تۆش لی بەرپرسی مشکلەتی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەی محکەمەی ئیتحادی بۆچی دانرا ئەی سوڵتەی قەزایی بۆ هەیە بۆ بێ هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان باجی ئەو نیزاع و کە خصومە نییە لەناو ئەو مەشاکلە سیاسیەکان بەڵام بەداخەوە ئەمە معنای ئەوەیە ئەوەی کە بەڕێزت وتت ئەگەر کورد یەک ڕیز نەبێ بەڵێ ئەوەی کەوتت هەموو ڕۆژە دێن بوجەکە ئەبڕێن بەیانی دێن دەستور ئەگەر سەری دستور بکەی 50 وەکو چۆن بڵێ فەقەرەیەتی ئەڵێ وەیونەظم ذلك بالقانون خۆ قانون دەرناکراوە ئێستا هاتوۆتە سەر ڕادەی ئەوەی کە نەوت بوو ئێستا هاتوونەتە سەر ڕادەوێ ئەڵێ ڕسومات و گومرک و ئەوانە تەسلیم کرێ لەگەڵتان بەڵام ئەمە خۆ من نەموتوە ئێستا ڕەنگە بە هاوڵاتیەکی هەرێمی کوردستان کاکە من محامی حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانیم بە پێ دستوری عێراق بێ حکوومەتی دایک لە تۆ بەرپرسە هەموو مۆزەفێک لە هەرێمی کوردستان نابێ ببێتە وەکو چۆن بڵێ بەشێک لە کێشەکان ئەو هاوڵاتیەکە ڕەنگە سەر بە هیچ پارتێکی سیاسی نەبێت دەستخۆش دکتۆر سپاس دەکەم بەڵێ کاک مەریوان نادریانی منەمەوێت پرسیارێککە لە جەنابەت وەها بێت بۆ نمونە کە کابینەکەی مستەفا کاظمی دێتە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دوجار ئەمە کوتلەکان لە دەرەوە ینی ڕێکەوتون لەسەری کە لەوێ متمانەی پێ بدرێت بە دیاریکراوی ینی ئەو لایەنانەی کە بەشدارن لە حکوومەتەکە دەنگی خۆیانی پێدەن و کوردیش ئەگەر بەشدارە و وەزیرەکانی هەیە و دەستنیشان کراوە دیارە ئێوە ژۆک و ئەندامانی کورد لەوێ لە ئەنجومەنی نوێنەران ینی ئەوتان پێ وتراوە کە پێویستە دەنگ بدەنە ئەم کابینەی مستەفا کاظمی ئێوە ینی ئامادەن کە دەنگ بدەنە کابینەکەی مستەفا کاظمی لەگەڵەوەی کە تاوەکو ئێستا هیچ دانوستانێکی لەگەڵ کووردا نەکردووە بۆ ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان واگەر کابینەکەشی تەمشێ بوو لە نێو ئەنجومەنی نوێنەران دوجار ئێوە چۆن ئەتوانن ئەم دانوستانی لەگەڵ بکەن بەڵێ طبعاً سەبارەت بە تەمشێکردن یان پێدانی متمانە بە کابینەکەی مستەفا کاظمی لەلایەن نوێنەرانی کوردەوە ئێمە تاکو ئێستا وەکو فراکسیۆنی کوردستانی هەرچەنە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە مووقفێکی یەکانگیر و یەکگرتوو بەگوێ مستەفا کاظمیە دراوە کە گڵۆپی سەوزی بۆ داگرسانە مووقفەکە مووقفێکی ئیجابی بووە بۆ ئەیکە ئێمە وەکو معارض لە سەرەتایە دەرنەکەوین بەڵام پێم وایە سبینێ ئێمە کۆبنەوەیەکی مشتەرەکەکەین لە بینی هەموو فراکسیۆنە کوردستانیەکان بۆ ئەوەی کە مووقفێکی یەکگرتووی کانگیرمان هەبێت سەبارەت بە پێدانی متمانە بە کابینەکەی مستەفا کاظمی بەڵام ئێمە ناتوانین من پێم وایە هەرچەنە ئەگەر دانوستاندەکانمان لەگەڵ مستەفا کاظمی نەگاتە حەل نەگاتە چارەسەر ئەگەر بە بنبەستیش بگا ئێمە وەکو پێویست ڕەنگە نەتوانین ڕەنگە مناقەشە و جەدەلی جدی بکەین لەسەر منهاجی وزاری حکوومەتەکە فەقەرە بە فەقەرە تەرحی خۆمان بکەین لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆیای خۆی بۆ
منهاجی وزاری و پرۆگرامی کابینەکەی مستەفا کازمی پێشکەش کردووە خستوویەتی ڕوو ئێستا دێمە سەری کە ملاحەزەشم لەسەر ئەمە هەیە چۆن جێگەیان کردوێتەوە لە ناو منهاجی وزاریە. ئێمە ئەبێ لەوێ مناقەشە و جەدەلی جدی بکەین چونکە بەڕاستی پێتان بڵێم کات نەماوەتەوە لە بەردەمی ئەوەی کە ئێمە وەکو چۆن ئەمانەوێ چ دەستمان هەبێ لە نەخشاندنی ڕۆیای کابینەکەی مستەفا کازمی بۆ ئەم قۆناغا و چ بۆ مەسەلەن دانوستانکردن لەگەڵ ئەو وەزارەتانی بە تهدید خۆمانەوەیان یان ئەو شخصانی بە تهدید خۆمان ئەمانەوە دیاری بکەین. ئەگەر ڕێمە ئیشارەت بە قسەیەکی میوانەکە دەکەم هەرچەنە من تاخیر هاتم نازانم و شاششم لە بەردەمانیە نازانم میوانەکەی بەڕێزتان چێە دکتۆر ئازادی سیاسی سلااو ڕێزم هەیە بۆی خۆشحاڵم. دکتۆر ئازاد ئاماژەی بۆەوە کرد کە ڕەنگە وەزارەتی مالیە نەدرێ بە کورد و لەبری ئەوە وەزارەتی خارجی پێ بدرێ ئەمە وەکو احتیمال باسی کرد من پێم وایە ئەوە تەواو وەزارەتی مالیە بە هیچ شێوە نادرێتەوە بە کورد ئەمە هەم معلومەیە هەم قەنەعەتی شخصی خۆمە پێم وانییە وەزارەتی مالیە بە هیچ شێوەیەک لەم کابینەیە بدرێ بە هەرێمی کوردستان. ئەمە بۆ ئەم پرسە من ئاماژە بە دوو خاڵەکەم خاڵێکیانەوەیە هەم حکوومەتی ئایندەی عێراق چ مستەفا کازمی تشکیلی بکە یا هەر کەسێکتر پێم وایە ئەم جارە تونتر مساومە یان دانوستاندن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کا سەبارەت بە پرسی نەوت فرۆشتنی نەوت و پرسی موچە و پرسی داهاتە فیدراڵەکان لە هەرێمی کوردستان جەختی زیاتریان لەسەر کاتەوە تونتر مناقەشە ئەکات و ئەمانە و لەسەر ئەو ڕۆیایی ئێمە پێشکەشمان کردووە ڕەنگە وەکو پێویست جێگی نەکراوەتەوە لە ناو منهاجی وزاری کابینەکەی مستەفا کازمی لە بڕگەیەک بەم دوایە لە ماوەی دوێنێ پێرەیە زیاد کرا بۆ منهاجی وزاری کە بڕگەی هەشتەمە باسیەوە کات ئەڵێ کێشەی نەوت و داهاتی فیدراڵی لە هەرێمی کوردستان و مەسائلی موچە و مەسائلە داراییەکانمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە لەمە دووە بە پێی دەستور و بە پێی قانون مامەڵەیان لەگەڵاکەین. من پێم وایە ئەمان نیەتی ئەوەیان هەیە مەسەلەن کە ئەڵێ بە پێی قانون ئەگەر ئاماژە بێ بۆ قانونی موازنە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەنە زۆر کەم تەرخەمە لە جێبەجێکردنی مادەی هەشتەمی مادەی دێمی موازنەی 2019 لەبەرەوەی کە موازنەی 2019 بڕگەی هەشتی مادەی دەی ببوورە تەنها یەک فەقەرە نییە لە فەقەرەیە کە ئەڵێ حکوومەتی ئیتحادی مولزەمە بەناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەنانەت ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەوتیش ڕادەست نەکا بەڵام ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ حکوومەتی ئیتحادی قرس نییە لە کاتێکە حکوومەتی ئیتحادی بە نرخێکی زیاتر ئیفرۆشێ لە کاتێکە حکوومەتی ئیتحادی نەوتی بە 58 دلار فرۆشت حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی بە 52 دلار فرۆشت 6 دلار کەمتر حکوومەتی ئیتحادی ئەوت با بە ئەو نەوتە بفرۆشە بە خۆم یا بیدە بە خۆم با خۆم بۆت بفرۆشم باشترانی هەندی ئیلتزاماتێکی قورس نییە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیەوێ مامەڵەی یاسایی و دەستوری ڕژ ینی سەریح لەگەڵ شەفاف حکوومەتی هەرێمی کوردستانیش سەبارەت بە پرسی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانیش سەبارەت بە پرسی نەوت و پرسی مامەڵەکردن لەگەڵ موچەیە بڵێ کە ئەو بڕگەی زیاد کردووەوە ئەوێ بەپێی یاسا و دەستورە کارپێکراوەکانی عراق مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکە پێدوانی ینی باری سەرشانی هەرێم و ڕۆڵی هەرێم ئاسانترە بێت لە دانوستاندکردن لەگەڵ بەغدا بوو بە دەزێنانی مافەکانی خۆی مەژەر ئەوواڵین ینی هەرێمی کوردستان دەوێت بە یاسا و قانونی عراقی مافی هەرێمی کوردستان بدرێ ینی کەواتە و کاتە ڕۆڵی ئەوش ئاسانتر نابێت لە بەغدا من پێم وایە کەم تەرخەمی لە هەردوو لا هەیە بە تایبەتی هەرێمی کوردستان تۆ ئەگەر تێبینی بکەی ئەوەی کە من زانیاریم هەبێ ئەم موچەیە کە بۆ هەرێمی کوردستانە نێردرێ موچەیەکە لەسەر یاسای موازنەی 2019 ئەنێردرێ ئەوە 4 مانگا یاسای موازنەی 2019 تێپەڕیوە بەسەر چووە کەچی حکوومەتی عێراقی موچە هەر ئەنێرێ ئەوەی کە من زانیاریم هەبێ موچەی 3 مانگی تری لە ساڵی 2020 ناردووە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەو هەڵەیە هەرێمی کوردستان کردێتی ئەوەیە ڕۆیشتووە لەم
موچەی کە حکوومەتی اتحادی نردوێتی چووە موچەی تاخیرکراوی ساڵی 2010 ساڵانی پێشووتری پێداوەتەوە بۆیە ئەمە وای کردووە مەسەرەن جۆرە لە جۆرەکان یان با بڵێن سندوقی خانەنشینی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وجودی نییە ئەو سندوقا وجودی نیە لە کاتێکە ئەو بڕەپارەیە لە فەرمانبەری هەرێمە بڕدرێ بۆیە ئەمانە وای کردووە مەسەرەن مامەڵەکردن لەگەڵ خاڵە سنووریەکانە لەگەڵ ئەمانە ئەمە حکوومەتی ئیتحادیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە کورد تێبینیان لەسەر پێشێرکردنی دەستور هەیە لەلایەن حکوومەتی ئیتحادیەوە کە تێبینیمان هەیە بالفعل حکوومەتی ئیتحادی دەستور پێشێلەکە ئەو دەستورە ئەو مادەیە دەستوریانەی کە علاقی بە بنەماکانی شەراکەتی نیشتیمانی یان شەراکەتی نەتەوەییوە هەیە لە وڵاتەوە ئێمە لەسەر ئەو بنەمایانە هاتوینەتە ناوت ئەم حکوومەتەنی عێراقەوە ئەم دەوڵەتەنی عێراقەوە بەڕاستی حکوومەتی عێراقی التزامی نەکردووە بەو بڕگە دەستوریانەوە پێشێلی ئەو مادانی کردووە کە کێشەی مێژوویی و هەڵواسراوی بینی حکوومەتی هەرێمی کوردستانیان کورد و حکوومەتی ناوەندیە پێویستە مناقەشەی جددی لەسەر پرسە هەڵواسراوە دەستوریەکانمان بکرێن نەک هەندێک مەسەرەن شتی سادە کە ئەکرێ مەسەرەن مساومەی لەسەر بکرێ ئەویش پۆستە وزاریەکانە تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستانیان با بڵێن کوتەلی کوردستانی لە هەڵبژاردننی ئەو وەزارەتانی کە داوای ئەکەن من پێم وایە دقیق نەبوون لەبەرەوەی کە گرنگترین پرس کە پرسی جێبەجێکردنی مادی 140 دەستوریە کە هەموو فراکسیۆنە کوردستانەکان لە بانگشی هەڵبژاردنە بانگەشیان بۆ کردو کە کار بۆ جێبەجێکردنی ئەەکەن ئەمە پێویستی بەوەیە بە جددی هەڵوێستەکانمان یەکخین هەوڵەکانیان یەکخین هەم لە ناو پەرلەمان هەم لەلایەن قیادی سیاسیەوە بۆ جێبەجێکردنی ئەم مادەیە ئەمەش پێویستی بەوە بوو ئێمە وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ وەزارەتی عەدل داوا بکەین و باشترین کاندید بۆ ئەو وەزارەتانە تحدید بکەین و خۆشمان چوەکو قیادی سیاسی چوەکو حکوومەتی هەرێمی کوردستان چوەکو فراکسیۆنە کوردستانەکانی ناو پەرلەمانی عێراق پشتیوانی ئەم وەزارەتانە بکەین و هەوڵ بدەین لە ناو سڵتەی قەزائیە بەهێز بین بۆ ئەوەی کە ئەم پرسە هەڵواسراوانە چارەسەر بکرێ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەم وەکو پێویست التزامی نەکردووە بە مادە یاسایی و دەستوریەکانەوە هەم حکوومەتی ئیتحادیش وەکو پێویست التزامی نەکردو بەڵام بۆ ئەوەی کە ئێمە ئەم پرسانە لەگەڵ حکوومەتی عێراقیە لەگەڵ حکوومەتێک لە دوایەکانە یەکلایی بکەینەوە ئەبێ ڕوئیای خۆمان یەکخینەوە خطابی سیاسی خۆمان یەکخینەوە و استراتیژی کارکردنمان لە بەغا یەکخینەوە بزانین هەموو قوتەکانی خۆمان کە لە بەردەستمانایە ئاراستی بکەین بۆ خزمەتی ئەو استراتیژە و ئەو ڕوئایە چونکە ئێمە ئەگەر ئەو کێشە هەڵپەسێدرا و چارەسەر نەکراوانی ماومانەتەوە کە بڕگەی دەستورین چارەسەریان نەکەین ئێمە هەمیشە لە خاڵی سفرە ئەبین هەمیشە ئەگەڕێنەوە بۆ چوارگۆشەی یەکەم زۆر مناقەشەکردن لەسەر ئیستحقاقاتی یاسایی و دەستوری و دیموکراتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوچدابڕاوەکان گەورەترین کێشەی ناوچدابڕاوەکانە ناوچدابڕاوەکان لە 150 جوگرافیای باشووری هەرێمی کوردستان پێکەهێنن ئەمە قوڵاییەکی استراتیژی جیۆسیاسی ئەدا بە هەرێمی کوردستان ئەگەر ئەم ناوچانە لە بندەسی ئێمە و لە ژێر هەیمەنەی کووردا بێ بەڵام بەداخەوە ئێمە تەرکیزکرد ینی چڕکردنەوەی هەوڵەکانمان بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ ژێر هەیمەنەی خۆمان و گەڕانەوەی ئەو مافۆ کە خاک و ماڵی خۆمانە و زەوت کراوە وەکو پێویست هەوڵەکانمان ئێستا چارەسەر چڕ نەکردوێتەوە بۆ ئەو مۆزوعە و هەتاکو ئەو مەسائلانە مەسائلی خاک و زەوی و مەسەلەی مواتەنە چارەسەر نەکەین ئێمە هەمیشە لە چوارگۆشەی یەکەمە ئەمێنینەوە و من پێم وایە ئەبێت پرسی موچە بە تایبەتی لە ناو موازنی عێراقا پرسێکی جیاوازتر بێ لە ئیستحقاقی هەرێمی کوردستان یعنی موچەیەکی ئیتحادی بێ موچەی هاوڵاتیانی عێراقی لە سەرانسەری عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە بڕگەیەکی جیاوازتر بێ
لە موازنە و میزانیەی هەم هەرێمی کوردستان هەم باقی پارێزگاکانی تری عێراق ئەبێ پرسی موچە جیا بکرێتەوە ئەبێ ئێمە لەم کابینەیە بەتایبەتی لە مناقەشەکردنی موازنەی 2020 ئەبێ کار لەسەرەوە بکەین مەترسی بڕینی موچە و قوتی هاوڵاتیان لەلایەن حکوومەتی ناوەندیەوە دەست خۆش دواتر بۆ دوا سەرنج دێمەوە خزمەت جەناب بەڵێ سپاس دەکەم بەڵێ کاگازات دۆسی ئەوە تا ینی بەم شێوەیە سیناریۆکان کە بینین و هەرێمی کوردستان و لایەنە سونەکان و شیعەکانیش بە هەمان شێوە بەڵام ئەمێ پرسیارەکە بۆ بەڕێستان و وەک دوا پرسیاریش بێت ئێستا کابینەکە دەنێرێتە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕووی یاسای و قانونیەوە ئەگەر هاتوو دەنگی پێویستی نەیەنا سیناریۆکانی دوای دەنگنەدان بە کابینی مستەفا کازمی بە چی ئێگات؟ بەڵێ بە کورتی بۆ پرسیارەکەی بەس ئەم ویستە تعلیقم لەگەڵ متفق بووم لەگەڵ کاک مەریوان کاکە هاوڕێ ئێمە لەبیر نەکەین کاظمی کاندیدی حزبە شیعەکانە لە ناو ڕەحمی حزبە شیعەکانی عێراق لەدایک بووە ئەگەر توانیشی متمانە بەدەست بنێ لەبەرەوە من متفقم لەگەڵ کاک مەریوان و پرسیارەکانی بەڕێزت کە کورد لێرەیە چی بکە لەبەر نەک بڵێ بەرژەوەندی تۆ پەیوەستی بە عملیەیەکی دستوری لە عێراقا ئەگەر ناو بنێن ڕەنگە لە بەرمافە دستوریەکانی کورد نەبێ بێتە پارێزەری تۆ ببێتە پارێزەری ئەوەی کە ئەگەیاندوێتی بە پۆستی سەرۆک وەزیر و بگرە دیفاع لەو کوتلەیە بکاتن کە وەکو چۆن بڵێ بە تابع شیعەکان لە ناو عێراقا ئەم کەسایەتیە ئێمە لەبیر نەکەین کاک هاوڕێ یعنی کاک مەریوان ئەزانێ لە بەغایە ئێستا شتێک شایعە ئەم بەڕێزە تۆمەتبار کرابوو بە حادیسەی مەتار ناو ئەبەن لە کوشتنی ئەبوو مەهدی المهندس و قاسم سلێمانی خۆ تۆمەتبار بوو بە شەو ڕۆژێک هاوکێشە گۆڕا شیعەکان لە سەرەتاوە زۆر دژاتیان ئەکرد دوای ئەوە ئەمە چییە ئەمە قسەکەی من متفقم لەگەڵ کاک مەریوان ئەمەیە کاکە سیاسیەکەیە کە چۆن لە بەرژەوەندی عملیە سیاسیەکان بەلای شیعەیە لایەوە چ پۆستی سەرۆک وەزیران وەربگرن یعنی بەداخەوە کاک هاوڕێیە ئەزانی چۆن یعنی لە پەرلەمانتارە شیعە و سونەکان بیستومە پۆستە وەزاریەکان بەتایبەت سیادیەکان بە حەقێکی تاریخی مکتەسیبی خوا نەزان بڕوا ئەکەی کڕین و فرۆشتن بە پۆستی وەزاری کراوە لە کاتێکدا ئەوان دێن بە باسی من لەگەڵ ئەوەیان گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستانیشە بەڵام تۆ کاتێکیت باسی حکوومەتی ئیتیحادی ئەەکەی تۆ پەیوەستی بە دستورەوە کە دستور القوانینە ئەگەر هەرێمی کوردستان ئیخلالی بە قانون کردبێ تۆ ئەو حەقەت نییە ئیخلال بە دستور بکەیت لەبەرەوە من بۆچی ئەمە ئاماژە بۆ خاڵە گرنگکە بکەم کورد کوت لە سیاسیەکانی کورد خۆیان دوور بخەن بە ئیخلالکردن لە دەقە دستوریەکان وەکو کاک مەریوان وتی مەبدەئی مواتەنە پەرلەمانتارە شیعەکان و سونەکانیشەوە ئەبێ فێر بن و بەداخیشەوە کاک هاوڕێ ئەمە خاڵێک ئاماژە پێ بکەم کاک مەریوان بەڵێ بە کورتی هەندێک پەرلەمانتاری کورد پیا بوونە ئەوەیە کە کاک مەریوان لە بەغا ئاگادارە دوای ئەوە لە هەندێک کوتلی سیاسی بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە دوای ئینشیقاق بوونە لە ناو ئۆپۆزیسیۆن بەیانی تا ئێوارە لە دەستگا ڕاگەاندنە عەرەبیەکان لێدوان لە دژی هەرێمی کوردستان بوونەتە مەزدەر لە پێدانی سەرچاوی ناڕاستیش ئەمە خەتەرە زۆر بەداخەوە ئەومە ئەبێ یعنی ئەگەر سەریشی بکەیت داخڵبوونی بە عملیە سیاسیەکە لەسەر ئەساسی هەڵخەڵەتاندنی دەنگدەری کوردی بووە ئەمە ئەبێت وەکو چۆن بڵێ چ بە ڕێکاری یاسایی بێت یاخود بە ڕێکەوتنی سیاسی بێت با بخۆی قسە بکە بەڵام تۆ مافت نییە تۆ وەکیل نیت وەکیلی خەڵکی هەرێمی کوردستان دستوری عێراقا بە ناوی هەموو هەرێمی کوردستانەوە قسە بکەیت دەستەکان خۆشە بڵێ کاک مەریوان نادر دوا سەرنجی خۆت لە ماوەی ئەگەر کەمتر لە یەخ و لە کابێمە بڵێ ئەگەر دەنگدرا بە حکوومەتەکەی مستەفا کازمی عێراق بەرەو کەناری یارامیە ڕاوە گەرنا بە پێچەوانەوە عێراق ڕەوشەکەی ئاڵۆسترە بێت کێشەکە ئێستا تەنها لە کابینەکەی متمانەدان بە کابینەکەی مستەفا کازمینیە کێشەکە لەوەی عێراق لە چ بارودۆخێکایە ئێستا عێراق لە ناو ئەزمەیەکی ئەمنی تەندروستی اقتصادی زۆر گەورەیە ئەگەر ئەم حکوومەتەکەی مستەفا کازمی تێ نەپەڕێنرێ نەک ئێمە با قسە لەسەر بکەین ئەگە تێ نەپەڕێنرێت چێبێ ئەگە تێ نەپەڕێ عێراق تووشی فەوزایە بێ ڕەنگە تووشی شەڕی ناوخۆ ببێ چونکە بەڕاستی هەموو پێکاتەکانی عێراق لە ناوخۆی خۆیانە تووشی
پەرتەوازی ڕیزەکانیان بوونە شعە تووشی پەرتەوازی ڕیزەکانی بووە لەسەر بەرژەوەندی چونکە ئەواسیری وەزارەتەکانەکەن لە ڕووی قازانجی مادیەوە چەندێ پاریان بۆ پیاکە وەسونە بە هەمان شێوە ئێستا لە تەحالفی قیوا جگەلەوە تەحالفی شتر پێیا بووە تەحالفی مناطقی محڕڕە و کوردی ژۆک و پێویست مواقفەکانی یەکنەخستوە عێراق تووشی تەفکیکی ڕیزەکانی بووە بە شێوەیەکی گشتی لە ڕووی نیشتیمانیەوە بۆیە ئەگەر ئەو کابینەیە زوو تەشکیل نەکرێ مەترسیەکان زیاترە بن قسەکە بەتەنها لەسەرەوە نیە کابینەکەی مستەفا کازمی چی پێ ئەکرێ یا چی پێ ناکرێ چی لە هەگبەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم خۆناغە خۆ بەڵێ سپاس بۆ کاگەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵ مابوو سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پانۆراما ڕاست سپاس بۆ دکتۆر ئازاد دۆسکی چاودێری سیاسی کە لە ستودیۆ لەگەڵ مابوو سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز پانۆرامەیەم شەوتان پێشکەش کرا تا بێگەشتنەوەشی دیکە شاد و کامەران بن خواتان لەگەڵ